سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە سەرپۆلی زەهاو، ئاگرکەوتنەوە لە قامیشەڵانەکانی دەریاچەی زرێبار لە شاری مەریوان، گواستنەوەی محەممەد دانیالی بۆ زیندانی ئیلام، کۆمەڵکوژین و ئەندامی خێزانێک لەلایەن دەوڵەتی تورکیا لە کۆبانی، دەست بەسەرکردنی 7 شارۆمەند لە چەند شاری ئێران و سەپاندنی سزای زیندان بەسەر چەند ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی لە ئابادان، مەشهەد و ڕەشت. ناڕزایەتی بەردەوامی کارمەندانی جیهادی کەشاوەرزی لە ئیلام. ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 کارمەندانی جیهادی کەشاوەرزی ئیلام بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم ئەو ناوەندە دەوڵەتیە خوازیاری پێدانی داخوازیە دۆخراوەکان، زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوسانسازی حەقدەست بوون. بە وتەی خۆپێشاندەران، پێرسۆنەلی وەزارەتی کشت و کاڵ بە بڕوانامەی ماستەر و دکتۆراوە تەنیا 10 بۆ 12 ملیۆن تمەن وەردەگرن کە 3 هێندە کەمتر لە هێڵی هەژاریە. بەڕەوەچوونی مەراسمی نەورۆز لە سەرپۆڵی زەهاو. ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 دانیشتوانی گوندی قەڵاوەری سەر بە شارستانی سەرپۆڵی زەهاو مەراسمی نەورۆزیان هاوشێوەی شارەکانی دیکەی کوردستان بە جۆش و خڕۆشەوە بەڕێوە برد. بە پێوە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ژنان و پیاوانی ئازادیخواسی سەرپۆڵی زەهاو وێڕای هەڕەشە و گوشاری ڕژیم بە پۆشینی جل و بەرگی ڕەنگا و ڕەنگ ئاگری نۆرۆزیان داگیرساندووە و بە دەوریدا سەما و خۆشییان کردووە. دەست بەسەرکردنی مەتین چوپانی لە شاری شنۆ. بەیانی یەکشەممە 26 ڕەشەممە شارۆمەندێکی دیکەی خەڵکی ناوچەی تاچین ئاوای سەر بە شاری شنۆ بە ناوی مەتین بێهزاد چوپانی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. بە پێ زانیاریەکان، هێزەکانی ئیتڵاعاتی سوپای پاسداران بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردووەتە سەر ماڵی مەتین چوپانی و دەرگا و پەنجەرەی ماڵەکەیان شکاندووە. هەڵسوکۆتی مامورانی ڕژیم ناڕزایەتی بنەماڵەی چوپانی لێکۆتووەتەوە، بەڵام سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ئەو هاوڵاتیان بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. ئەشکەنجە و لێزانی بەندکراوێکی کورد لە زیندانی ورمێ. بە پێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێکی کوردی ڕاگیراو لە زیندانی ورمێ بە ناوی جاوید حەلیمیان بە بیانووی سەرپێچی لە فەرمانی مامورانی زیندان بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە. جاوید حەلیمیان پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و سەرەتا بە ئیعدام مەحکوم و دوجار سزاکەی بۆ 30 ساڵ زیندان و بێبەشبوون لە خزمەتگوزاری کەم کرایەوە. ناوبراو ماوەی 5 ساڵە لە بەندیخانەی ورمێ زیندانی کراوە و بەیانی ڕۆژی شەممە لە کاتی پشکنینی بەندی 4 لەلایەن 2 کەس لە بەرپرسانی زیندان بەناوەکانی محەممەد ئەمین سەیفزادە و مهدی فاتمی دراوەتە بەر لێدان و بریندار کراوە. ئاگرکەوتنەوە لە قامیشەڵانەکانی دەریاچەی زرێبار لە مەریوان. شەوی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 قامیشەڵانەکانی دەریاچەی زرێبار لە مەریوان لەلایەن دوژمنانی ژینگەوە سووتێنرا. بە پێوە دیمەنانێ بەدەستمان گەیشتووە، قامیشەڵانەکانی زرێبار تا درەنگانی شەوی یەکشەممە لە ئاگردا سووتاوە و خەڵکی خۆبەخش و هێزەکانی ئاگرکوژێنەوە هەوڵی کۆنتڕۆڵکردنیان داوە. پێشتر شارەکانی مەدەنی و ژینگە پارێزانی مەریوان سەبارەت بە لێدانی جادە لە تەنیشت دەریاچەی زرێبار و هاتووشوی تانکەرەکانی هەڵگری سوتەمەنی هۆشداریان بە بەرپرسانی ئەو شارەدا بوو، بەڵام بایەخیان پێ نەداوە و شەوی ڕابردوو هەزاران بوونەوەر لە نێو ئاگردا سوتاون. گواستنەوەی محەممەد دانیالی بۆ زیندانی ئیلام.
ڕۆژی شەممە 25 ڕەشەمەی 1403 محەممەد دانیالی شارۆمەندی خەڵکی یاودانان بە مەبەستی تێپەڕکردنی 2 ساڵ حکمی زیندان دەست بەسەر و بۆ بەندیخانەی ئیلام ڕاگوێزرا. ڕۆژی 24 گوڵانی ساڵی 1402 محەممەد دانیالی لەلایەن هێزەکانی ڕژیم لە شارستانی دێهلۆران دەست بەسەر و پاش ئەشکەنجە و لێپرسینەوە بە دانانی وەسێقە ئازاد کرا. ئەو چالاکە مەدەنیە دواتر لەلایەن جادگای انقلابی ئیلامەوە بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 2 ساڵ زیندانی تەعزیری محکوم کرا. کۆمەڵکوژی نۆ ئەنجامی خێزانێک لەلایەن دەوڵەتی تورکیا لە کۆبانی. ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 دەوڵەتی فاشیستی تورکیا هێرشی ئاسمانی کردە سەر باشووری کۆبانی و بۆ هۆیەوە نۆ ئەنجامی خێزانێک گیانیان نەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی بەرپرسانی خۆبەڕێبەرایەتی ڕۆژاوای کوردستان جەمە و ئێوارە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکیا نێوان گوندەکانی قومجی و بەرخەبۆتانیان بە چڕی بردومان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا نۆ ئەنجامی خێزانێک کە زۆربەیان منداڵ بوون گیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە ئەهواز. خانشینکراوانی سەنعەتی فولادی ئەهواز ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 لە بەردەم سندوقی خانەنشینی شاری ئەهواز کۆبوونەوە. خانشینکراوانی فولادی ئەهواز بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی مەزایە بڕاوەکان، زیادکردنی هاغدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. ڕێپێوانی کارگەران و خانشینکراوانی سەنعەتی مۆخابرات لە شیراز. ڕۆژی یەکشەممە 26 ڕەشەمەی 1403 کرێکاران و خانشینکراوانی سەنعەتی مۆخابرات لە شیراز دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی خۆپێشاندانیان کرد. بە پێو ڤیدۆیانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کرێکاران و خانشینکراوانی سەنعەتی مۆخابراتی شیراز بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی جاخوازیە دواخراوەکان، زیادکردنی هاغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی بیمەی تەکمیلی، پەرداختی مەزایای کرێکاری و خانەنشینی بوون. دەست بەسەرکردنی 7 شارۆمەند لە شەنشاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 5 شارۆمەندی بەلوچ لە شارەکانی زاهدان و سەرباز و 2 چالاکی مەدەنی لە مەشت سولەیمان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان 5 شارۆمەندی بەلوچ بەناوەکانی فاڕۆق شەهبەخش تەمەن 20 ساڵ، عەبدوڵڵا وەتەنخاح و محەممەد قاسم هەردوو تەمەن 18 ساڵ، محەممەد موسا سەبووری و مۆجیب دێحقانی بەهار تەمەن 35 ساڵ لە شارەکانی زاهدان و سەرباز لەلایەن نێزارە ئیسڵاتەوە دەست بەسەر کراون. لەلایەکی دیکەوە 2 چالاکی مەدەنی خەڵکی مەسجد سولەیمان بەناوەکانی حاجەد سوسەنی و کەریم جەلیلی گەندەلی بەهۆی هێرشی هێزەکانی ئیسڵاتی سوپای پاسداران بۆ سەر ماڵەکانیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. سەپاندنی سزای زیندان بەسەر چەند ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی لە ئابادان، مەشهەد و ڕەشت. 5 شاعر و ڕۆژنامەوانی خەڵکی ئابادان بەناوەکانی ماندانە سادقی، ئارەش قەلعە گولاب، کوڕۆژ کەرەمپوور، ڕەزا مەحەممەدی و فەرزانە یەحیا ئابادی، ڕۆژنامەوانێکی خەڵکی ڕەش بە ناوی حەمیدە زارعی و فاتمە و محەممەد حسەین سپێهری، 2 بەندکراوی سیاسی خەڵکی مەشهەد لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ماندەنە سادقی و ئارەش قەلعە گولاب بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام هەر یەکە و بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان، بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کراون. هەروەها کوڕۆژ کەرەمپوور بە هەمان تۆمەت بە 2 ساڵ زیندان و ڕەزا مەحەممەدی و فەرزانە یەحیا ئابادی
هەر یەکە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندان سزادراون. لەلایەکی دیکەوە حەمیدە زارعی بەندکراوی سیاسی پێشوو لەلایەن لەقی 104 جادگای ئینقلابی ڕاشت بە تۆمەتەکانی تێکدان یاسایشی گشتی، سەرپێچی لە فەرمانی مەئموری دەوڵەت و بێڕێزی بە مەئمورانی دەوڵەت سەرجەم بە 18 مانگ زیندان و 178 زەربە شەلاق مەحکوم کراوە. هەروەها فاتمە و محەممەد حسێن سپهری بە تۆمەتەکانی بێڕێزی بە خامنەئی و تەبلیغ دژی نیزام هەر یەکە بە 3 ساڵ و 9 مانگ زیندانی تەعزیری سزادراون. خۆپێشاندانی هەزاران کەسی کرێکاران لە ئەڵمان. ڕۆژی شەممە 25 ڕەشەمەی 1403 زیاتر لە 7,000 کرێکاری سەر بە یەکیەتی ئاسنکارانی ئەڵمان دژ بە کەمی هەغدەست ڕژانە سەر شقام و خۆپێشاندانیان کرد. بەپێ راپۆرتەکان زیاتر لە 7,000 کرێکار لە هانۆفێر، لایپزیگ، شتۆتگارت، فڕانکفۆرت و چەند شاری دیکەی ئەڵمان دژ بە نەبوونی ئەمنیەتی پیشەیی و کەمی هەغدەست خۆپێشاندانیان کردووە و دروشمی بژی هاوپشتی جیهانی چینی کرێکاریان بەرز کردووەتەوە. دووە هەواڵ هێرشی ئەمریکا بۆ سەر حوسیەکان و هەڕەشەی ترامپ لە کۆماری ئیسلامی. شەوانی یەکشەممە و دووشەممە 26 و 27 ڕەشەمەی 1403 فڕۆکە جەنگەکانی ئەمریکا بنکە و بارەگەی حوسیەکان لە چەندین شاری یەمەن بە چڕی بردومانیان کرد و بۆ هۆیەوە زیاتر لە 53 کەس کوژران و بە سەدان کەسی دیکە بریندار بوون. بەپێ راپۆرتی ڕویترز، دۆناڵد ترامپ فەرماندەیی عەمەڵیاتەکەی بەدەستەوە گرتووە و پاش هێرشەکان هەڕەشەی لە حوسیەکان کردووە کە ئەگەر درێژە بە نائەمنکردنی ڕێڕەوە ئاویەکان بدەن دۆزەق بەسەریاندا دەبارێنن. سەرۆکۆماری ئەمریکا هەروەها هەڕەشەی سەختی لە کۆماری ئیسلامی کرد و ڕایگەیاند ئەگەر ڕژیمی تاران کۆتایی بە پاڵپشتیکردنی حوسیەکان نەهێنێت بە سەختترین شێوە وەڵام ئەدرێتەوە. بەیانی دووشەممەش فەرماندەیی سنتکام ڕایگەیاند کە چەندین فەرماندەی باڵای حوسیەکان لە هێرشەکانی ئامریکادا کوژراون و ترامپ فەرمانی بە هێزەکانی وڵاتە داوە چاوەڕوانی پێدانی مۆڵەت لەلایەن کۆشکی سپی نەبن و وەڵامی هەر جۆرە مەترسیەک بە توندترین شێوە بدەنەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئەسوودە.